بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامایم شەوتان پێشکەشەکەین لە مێژووی عێراق وەرێمی کوردستاندا لە نێوان هێزولانە سیاسیەکاندا ململانێ و ڕکەبەری جۆرا و جۆر هەبووە بە جۆرێک کە تەنانەت ناو خودی هێزە سیاسیەکانیش یەکتر شکاندن و پەلاماردانی یەکتری و یەکتر پەراوێز خستن و هەموو ئەو ڕێگانە بەکار هاتووە. یەکێکی تر لەو ڕێگانە ژەهر خواردکردنە کە لە ناو کولتوری کوردستانی و عێراقیدا تا ڕادەیەکی زۆر کەمتر بەرچاو دەکەوت. شەڕی ناوخۆ، شەڕی جەسەدی، یەکتر کوشتن، هەموو قسە دروستکردن بۆ یەکتر هەموو ئەوانە هەبوو، بەڵام پرسی ژەهر خواردن تا ڕادێک ڕەنگە بۆ خەڵکی کوردستان و عێراق بابەتێکی تازە بێت. لە ئێستادا باسێکی گەرمی مێدیایە لە هەرێمی کوردستان و ئێمە باس لە یەکتر سڕینەوە یاخود لە ڕکەبەریکردنی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان دەکەین. ئایا ئێمە زانستیان لە مانای سیاست تێنەگەیشتوین؟ ئایا چ کولتورێکە پاڵ بە ئێمەوە ئەنێت کە بەرامبەرەکانمان بەیەکجاری بسڕینەوە؟ ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆ لە بارەوە ئەەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان. دکتۆر کاروان علی مامۆستای زانکۆ، دکتۆر بەخێر بێ، سوپاس. هەروەها لە کەرکووکەوە شەرزاد سەمەد، چاودێری سیاسی، سوپاس کاک شەرزاد. دکتۆر، ینی ئەم مەسەلەی یەکتر سڕینەوە لە کولتوری سیاستدا مەسەلەن قبول نەکردنی ڕکەبەر و بە جۆرێک لە جۆرەکان مەسەلەن کۆتایی پێهێنانی یەکجارەکی وە مەسەلەن کوشتن بێت هەر بە جۆرێک بۆ ژەهر خواردکردن وەکو کولتورێکی تازەتر هاتووتە ناومان. ئەمە لە کێوە لە چوە سەرچاوی دەگرێت؟ دەستخۆش لێ دەکەم بۆ تەوەری بەرنامەکەت کە بابەتی زۆر سەرنج ڕاکێش و گەرمە. بێگومان ئەگە بۆ باسی کەلتورکەن لە کەلتوری کوردی ئەم جۆرە کردەوانە دوورە بەڕاستی، بەڵام ئەمە زیاتر کردەوەی یاخود زادەی ئەو کەلتورانەیە کە کەلتوری حکمڕانی تۆتالیتار و وڵاتە دیکتاتۆرەکان بەرهەمی هێناوە. بیرمان نەچێمە پێش زایەنیش ڕفتاری لەم جۆرە هەبووە. دوالوتکەی دڵڕەقی ئینسان ئەو کاتەیە کە تۆ بەرامبەر ینی نەتوانی بەرامبەرەکە دوو بەزێنی لە ڕووی عەقڵ و بیرکردنەوە و لایەنی کۆمەڵایەتی و مەنتیق و هەتا دوایی پەنا دەبێتە بەر تەصفیە جەسەدی، ینی لە ناوبردنی یەکجارێکی. یەکیشی لەوانە کە ژەهر خواردنە تۆ ئەو کەسێک کە ژەهرەکەی دێتە حتمەن پێی نازانێ، واتە بە فرت و فێڵ و بە ترسنەکانە کارەکە ئەنجام بدەیت. لەبەرم پێم وانە ئەمە کەلتوری کوردی بێ، ئەمە کەلتوری ئەگەر لە عێراق بوو بێ کەلتوری سەدام حوسێن بووە، سەردەمی بەعەس بووە کە هەوڵی داوە تا پێی بکرێت دژمنەکانی یاخود ڕکابەرەکانی ژەهر خوارد لە ناو شۆڕشی کوردستانمان نەزانین چەند بەڕێزەکە بوو، چەند تێکۆشێرەکە بوو کە کاتی خۆی لە داوەت و لە هەندە شوێنان ژەهر خوارد کرابوون. بە هەمان شێوە ئەمە ڕابردوەکەی دەگەڕێتەوە. تەبان سەدام حوسێنیش ڕژێمەکەی درێژە پێدەری ڕژێمی ستالین هەمان دەزانین سەدام ئەعجابێکی هەبوو بەرامبەر بە ستالین و بە هەندێک لە لایەنەکانی هیتلەر و ئەوانە. لەو سەردەمانەدا ئێمە باسی مێژووی نوێ دەکەین. لە مێژووی نوێدا لەو چەند وڵاتە مەسەلەی لەناوبردننی جەسەدی لەناوبردنی یەکجارێکی لایەن دەستگانی هێنەکانی وڵاتانەوە سەریان هەڵداوە. ئەم وڵاتانە خۆیان ناسراون بەوەی کە چۆن چەکی چیمیایی و ژەهریان بەرهەم هێناوە. یەکێ لەو ئەوانەی کە با بڵێن باسی سۆڤێت بکەین لە سەروبەندی جەنگی دووەمی جیهان و دواتریش بەشی تایبەتیان هەبوو بۆ پێشخستن و گەشەپێدانی جۆرەکانی ژەهر بەڕاستی. چەند جۆرێکی ژەهریان بەرهەمهێناوە. حەز ناکەم باسی ژەهرەکان بکەم بۆی خەڵک ئاشنایەتیان پێدانێ بەڕاستی. چەند جۆرێکیان بەرهەم هێناوە، بەڵام یەکێک لەو ژەهرانەی کە زۆر ئیشیان لەسەر کرد وتیان بە بڕیاری ستالین کە دەبێ جیاواز بێ لە ژەهری کۆن، ستایلی کۆن خەڵکی یەسەر دەکوشت تووشی فلیز دەکرد. ئەوە بوو کە هێواش خەڵکەکە کەسەکەی کە ژەهرەکەی دەدرێتێ نەخۆشی بخە، ئەندامەکانی تووشی پەکەوتن بکە، دوای فترێک اینجا با بڵێن بەیەکجاری لە ناوچێ. یەکێ لەو بەرهەمانەی کە ئەوان با بڵێن دروستیان کرد ئەو ژەهرانە لەو جۆرە بوو. اینجا رووسیا هەر لە سەردەمی ستالینەوە ینی درێغی نەکردەوە بەکارهێنانی جۆرەکانی ژەهر. بەشێکی زۆر لە چ مخابراتێک چ وڵاتێک زیاتر مەسەلەن لەمەیە KGB زۆر بەناوبانگە. KGB یەکێتی سۆڤێتی جاران زۆر بەناوبانگە، بەڵام وە نەبێ
ئێستاش رووسیا کە میراتگیری یەکێتی سۆڤێتەمان نەزانین دەستبەرداری ئەوە بێت لە رووسیا لە ساڵی کۆتایی نەوەتەکان لە سەرەتای 2000ەکان و تەنانەت پێرار و پار و ساڵی 2010 و 2020 یەکێ لە ئۆپۆزیسیۆنە دیارەکانی کرێملن ژەهر خوار کرد ناو تیارە ناسار بوومی بەنە ئەڵمانیا بیان وڵاتی شتری خۆرئاوایی بوو بۆی چارەسەر وەگرێت ساڵی 2010 کۆنە جاسووسێکی بەریتان باڵێن ئەوەی کە ئیزدەوازی ئیش دەکەن بۆ هەردوو وڵات بۆ رووسیا بۆ بەریتانیا لە بەریتانیا بوو یەکێتی سۆڤێت دوو کەسی نا لەوێ ژەهر خواریان کرد کچەکەشیان ژەهر خوار کرد یانی عایلەکان ژەهر خوار کرد پێش ئەوەش ساڵی 2004 و 2004 و 5 تەنانەت کاندیدی سەرۆکایەتی کۆماری ئۆکرانیان ژەهر خوار کرد لەبەرچی لەبەرەوەی سەر بە کریملین نەبوو ئەوان پشتیوانی شتیان دەکرد کە سەر بە خۆیان بوو ڕۆژنامەنووسیان ژەهر خوار کرد کەیجیبی لەم بابەتم خاوەڕاتی ڕووسی کەیجیبی جاران و ئێستەخباراتی ئێستای رووسیا ئێستاش دەستێکی زۆر باڵای هەیە ئەوەی کە زانراوە بەڵام من دڵنیام لەوەی لە وڵاتانی تژ ئەم کردوانە ئەنجام دراون بەڵام ئەوەی کە جیبی لەبەر ئەوەی زۆر لەژێر ڕۆشن باڵێن تیشتی یاخود چاوی میدیاکانی غەربی لەسرە کاتێک کە شتێکی وا دەکەن باز دەکرێت و ریپۆرت دەکرێت و لە ناوەندەکانی باڵێن مافی مرۆڤی نێودەوڵەتی ئاماژە پێدر بەڵام من دڵنیام لە زۆر وڵاتی تر هەیە کە خاوەنی چەکی کیمیایی و جۆرەها ژەهرن ئەم ڕفتارانە بەکاردێنن زای لە هەرێمی کوردستان دکتۆر یەکتر کوشتن هەبوو مەسەلەن ئێمە ئەزمموی شەڕی ناو خۆمان هەیە ئەزمموی مەسەلەن حتا لەسەر داوەتکردن یەکشتن هەیە کەمین هەیە بەڵام مەسەلەن ئەو مەسەلەی خواردکردن لە هەرێمی کوردستان بدوانێت تازە بێت جگە لە کولتوری ئەم شەپۆڵی ئێستا شتێکی تازەیە بەڕاستی هەوڵ هەبوو پێشتر من هاوڕێمان هەیە لەگەڵ هەندێک لە سەرکردەکانی هەرێم باسییان ینی چەند ڕۆژ پێشتامەدانیشت باسی ئەو مەسائلە نەمان کردووە یەکێ لە شێوازەکانی باڵێن بەرەنگاربوونەوەی هەر هەوڵێک بۆ ژەهر خواردنی کەسە دیارەکان ئەوە بۆ کە کەسی نزیکی کەس خودی بەرپرسەکە بە دیار چێشخانەکەەوە بە دیار دەستی چێژلێنەکە ئەگەر متمانەی سەداسەدیان پێنەوە بێ بە دیارێ وەستان تا خواردنەکەی کردووە هەندی شترەوەی کە نیان هێشتە خواردنی دەرەوە بخوا خواردنی خۆی خێزانی مناڵی یان ئەو شتانێک کە لەبەردەستی ئەو دروستکراوە ئەوە خواردنیان حاضر کردو ینی لە کوردستانیش ئەم هەوڵانە پێش دەمێکە ینی لە بەرچاو گیراوە و پارێزیشان کردووە شێوازی پارێزەکانیان جیاوازە بەڵام دیسان دەڵێمەوە ئەوەی ئێستا بەو شێوازێک کە ئێستا تەشنێ کردووە شتێکی زۆر تازەیە بۆتە باسوپاسی زۆربەی هەمومان لەناو کەناڵەکانی میدیا لە سوۆشیال میدیا لە دانیشتەکانمان باسی ئەم ڕووداوانەیە بەڕاستی بەڵام ئەمانش پێویستیان بە بەڵگەی زیاتر هەیە هێشتا خەڵک چاوەڕێی بەڵگە و شتی مەلموسە لە چیەوە مەسەلەن پێتوایە لە چیەوە ئەمە دێ مەسەلەن وڵاتی ئێمە ڕوبەڕووی بەڵێ ئەمە خۆی کارزانەجانم زۆر گرنگە ئەوە بزانین ئەمە وڵاتەکە ئێمە وڵاتەکەمان هەرێمەکەمان کراوەیە نە کۆنتترۆلی سنوورەکانمان پێدەکرێت نە کۆنتترۆلی فڕۆکەخانەکانمان پێدەکرێت جگەلەوە ئێمە خۆشمان دەزانین بە چێ دەوردراوین ئەو دەستگا هەواڵگیری و دەستگای سەبارەتانی دەور وڵاتانی دەوروبەر زۆر ئەکتیڤن لە هەرێمی کوردستان هاتوچیان ئاسانە لە ژێری چاودێرێکدانین بارگان هەیە لە کوردستان لەبەر ئەوە هێنان و بردننی هەر بابەتێکی قەدەغەکرا و ڕێگە پێنەدرا و کاریشەوەدا ئاسان نیە لە حدودەوە ڕەنگە تۆ بتوانانی داوا لێ چێ بکەیت بتوانانی ینی بڕێکی زۆرت بۆ بێنێت لەبەرەوە ئێمە بە سنوورمان کراوە کۆنتترۆل نییە لەبەرەوە ئەم شتانەش ئاسایە جگەلەوە ئێمە کێشەی ترمانە یان تۆ خەڵک کەس بینیوە لەسەر ژەهر خواردن سزا بدرێت لە دوای ڕاپەڕینەوە کەس بینیوە لەسەر خیانە سزا بدرێت هەش بوو بێت و ساغش بوو بێتەوە ینی سزای نییە کە مشکلەوە کە سزا نەبێ یان ساغ نەکرێتەوە لەسەر کەسێک ئەگەر ڕوشی دابێت ساغکردنەوەشی زەحمەتە لەبەرەوەی ئەو شتانە تا ئێستا نە سزادانەکە وەکو پێویست بووە نە ساغکردنەوەکەی وەکو پێویست بووە نەزانینی هۆکارەکە ینی دەش زانراوە کە ئەو کەسە ژەهر خوار کراوە بیان هۆکاری مەرد ڕەنگە چەندی کەس ئێمە کە بیناسین کەسی دیار بوو بێ ڕەنگە بە ژەهر نەخۆش کەوتی بێ دوای فترەیەک دەردەسەری و مەینەتی نەخۆشیەکانی پەکەوتنی ئەندامەکانی لەشی جیرۆدێ کرد بێ بەڕاستی بەڵام نەیزانی بکە ژەهر خوار کرد چونکە تەشخیصکردن یاخود دیاریکردنی بابەتی هەندێک جۆری ژەهر هەیە لە کوردستان هەر ناکرێت زۆر زەحمەتە ئێمە چارەسەری وەکو پێویستمان بۆ ژەهری ئاسایی ژەهری سروشتی مار و دووپشک و ئەوانە نیە جاوەرە تۆ بۆ مادەیشی دروستکراو کە هەندێکیان بە تایبەت بۆ دروستکراوە کە هەم دۆزینەوەی لەلایەن دکتۆری ئاسایی
نەکرێت و بۆ ئەوش دروستکراوە کە ینی کەسەکە نەخۆش بکات تووشی پەککەوتنی هەندێک لە ئەندامەکانی جەستی بکە دوای ماوەیە بۆی کە هیچ شوبهەیەک نەبێت دوای ماوەیەک اینجا کۆچ بکە و تەسفێ بکرێت گفتوگوی زیاتر لەسەرەکەی بابەتەکەمان سەرنجڕاکێشە ڕەنگەت داریشە کاک شێرزادەم کاتت باش ینی ڕکەبەری سیاسی و یەکتر سڕینەوە لە کولتوری سیاسی عراق و هەرێمی کوردستان مەسەلەن فۆرمێکی تریش هاتۆتە ناو پێشتر هەبووە بۆ نمونە مەسەلەن لە چەند ڕۆژێ ڕابردوو جگە لەو باسخواسانەی ناو قیادەی ئستای یەکێتی نیشتیمانی کوردستانی مەسەلەن لە کەرکووک لە ببوورە لە بابل یەکێک لە کاندیدە دەرچۆ سەربەخۆکان هەڕێک ماڵەکەی عیلەکەی ژار خوار کراوە مەسەلەن دەستبردن یان قبول نەکردنی یەکتر بەو ئاستەی کە یەکتر سڕینەوە و تەسفێ جەسەدی ئەمە لە کوێی سیاسەتدا بە تایبەتی لە سیاسەتی کوردیدا جێگەی بۆتەوە سڵاو لە بەڕێستان و لەسەر دەمبینەرانی بەرنامی پانۆرامە و میوانی خۆشەویستمان دکتۆر کاروان دیارە بەداخەوە ئەمە چەند ڕۆژێکە هەم لە میدیاکان هەم لە سوسیال میدیا و ئەوانەوە زۆر ئەم بابەتە من پێم وایە لە ئاستی خۆی زیاتر گەورە کراوەتەوە و ینی دەستێکی سیاسی لە پشت ئەم گەورەکردنەوەی ئەم مەسەلەی هەیە بەڵام تا ئێستا بە پێی ئەوەی کەوا گوێبیستی بوونە و راپۆرتەکان ئەوە دەرەخەن کە چەند حاڵەتێک لەو شێوازە هەیە بوونی بووە و دەرکەوتووە لە ئەنجامی پشتگیرینەوەوانە بەڵام لێرەدا ئەمە قۆناغی یەکەمە بۆ کە دەرکەوتووە حاڵەتێک لەو جۆرە ڕەنگە پێویستی بە ڕێکاری تر بێت تا بتوانین لەم بابەتە تەندروستتر بڕوانین و بتوانین قسەی زیاتری لەسەر بکەین بتوانین بزانین هۆکارەکانی پشت ئەم مەسەلانەوە چییە. دیارە لە مێژووی ململانەی سیاسی نێوان وڵاتەکانە لە جەنگەکانە لە نێوان دوو حیزبە تەنانەت لە ناو حیزبێکیشە یا لە ناو بنەماڵەیەکی فەرمانڕەوایی و پاشایەتی و جێگرەوەی و هەتا لە سەردەمی خەلافەتەکان ئەم ڕووداوانە هەبووە مەشتێکی ئاساییە بەڵام ئەوەی ئاسایی نیە ئێستا لەم سەردەمەدا لە سەردەمێک کە سەردەمێکی دیموکراسیە سەردەمی ئەوەیە کە سوکە خۆی ئەو کردەوانە کە ڕوویداوە لەو سەردەمانە قبول نەکردنی یەکتری بووە بەڵام لە ئێستادا بە پێی هەموو پێوەرەکان ئێمە لە وڵاتێک نیمچە دیموکرات ئەژین بۆ قبولکردنی یەکتری پێویستمان بۆ نییە یەکتری زەهر خوارد بکەین دیارە چێشتی باشتری پێ ئەوە پێشکەش بکات ئەوە جەماوەر حەکەمە بێ وە ئێستاش سەردەمی ئەولەمەیە سەردەمی ئەوەیەکەوە کەناڵەکانی ڕاگەیاندنی بیسترا و بیندرا و سوسیال میدیا ئەتوانێت خودی ئەو کێشانەیە چاک و خراپی ئەو حیزبانەیە ئەو کەسانە دەربخە پێویست بۆ ناکات بگاتە ئەو ئاستەی کە ئاستێکی ناشرینترین ئاستا وەکو دکتۆر کاروان باسی کرد لەسەر نان خواردن دیارە ئەو نان خواردنە بە متمانەوە میوانە کاسێتە ئەو شوێنە بۆ نان خواردن یان متمانەی بە کەسێکە کە خواردنی بۆ ئامادەکە یا متمانەی بە کەسێک یا کەسێکی زۆر زۆر نزیکە لە خۆی کە چەندین ساڵە متمانەی پێیەتی لەگەڵ یا ئەژێ پەنا بۆ بە یا ڕەفیقێکی زۆر جێگە متمانەیە سوکە مەسەلەی زەهر پێدان بەو شێوازە هەروە شتێکی ئاسان نییە لە بازاڕە بتواندرێ پێی بۆ بردریان بتوانن ئەوە بکەن ڕەنگە تیرۆری کوشتن یا ئەو حاڵەتەی باست کرد لەم چەند ڕۆژەیە کە ڕوویداوەیە ئەوانەی پێشتر کە ڕۆژنامە نووسەکانە کوژرانیا ئەوانەی شەهید دەکرانی ئەوانەی لە ساحاتی ئەقسام لە بەغدا ئەڕفێنران و تەسفیەکران ئەویش هەر بەشێک بوولەوەیکەوە بۆ کپکردنی ئەو دەنگە ناڕازیانە بوو ڕەنگە هەموو ئەم مەسەلانەی کە باسم کردەوە بێت ئەم جۆرە بیرکردنەوەی لە کوشتن و تەسفیەکردنی نایاری بەرامبەر بێتوانایی ئەو کەسانەیە بێتوانایی ئەو هەڵگری ئەو پەیامانن کە دەیانوێ نارەکانیان یا ئەو ڕێگرەکانیان لەمپەرەکانی بەردەمیان بە کوشتن ئەوە بکەن و ئەمە لەم چەند ڕۆژەشدا ڕوویداوە بەداخەوە لەگەڵ چەند تێکۆشتەرێکی زۆر دێرین کە سەدەیەک لە نیو سەدە زیاتر لە تەمەنی خۆیان کردوتە قوربانی ئەوە ینی نەشایەنی ئەوەن بەو شێوەیە لەگەڵان تەعامل بکرێ ئەگەر ڕاستیەکان بە تەواوی دەربکەوێتەوە ئەگەر پشکنێنەکانەوە بێەوە پێویستشی بەوەیەکەوە بچینەوە سەر ئەوەی دەبێت درێژە بە لێکۆڵینەوەکان بدرێ بۆی ئەم حاڵەتە حاڵەتێکی ناتەندروستی دروست کردووە ئێستا لە ناو کۆمەلگای کوردەواریە ئەمە شتێکی ناشرین و نامۆیە بە کۆمەلگای کوردەواری لە کۆمەلگای کوردەواریە بەو شێوەیە نەبووە تا ئێستا بەم شێوەیە تەسفیەکردنی یەکتری ڕەنگە
بە زەبری چەک و بە کوشتن و بۆوانە ڕوویدا بێ بەڵام بە شێوەی حاڵەتی کەمکەم ڕوویداوە لە مێژووی خەباتی چەکداری بەڵام چێ کردوێتی ڕژێمێکی دیکتاتۆری وەکو سەدام حوسێن زەهری ئەنارد بۆ کوشتنی ئەو فەرماندە و ئەو خەڵکانەی کە بە هەموو تەڵەوداوێکەوە نەئەکەوتنە داوێنەوە پەنایانە برد بۆ بکڕینی خەڵکو بۆ لە بتوانن ئەوەی بکەن دیارە ئەمەش هەر جۆرێکە لەو جۆرانە کەمتر نییە لە تاوانەکانی سەدام ئەگە هەر کەسێک پێی هەستا بێ هەر لایەنێک پێی هەستا بێ وەلە ئێستاشدا بەداخەوە زەمینەیەک خۆش بووە لە بەتایبەت لە ناوچەی یەکێتی نیشتیمانی کوردستانە زەمینەیەک هاتۆتە پێشەوە بەهۆی ئەو کێشانەی ئەو کێشە ململانیانەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە سەری هەڵدا و ڕەنگەلایەنێکی دەرەکی بێ بێوێ سوود لەو دۆخە ببینێ بۆ ئەوەی کەوا درزی و کەلێنەکان زیاتر قوڵ بکاتەوە زیاتر ئەوەی بکەوەل بە میدیای ئاراستەکراویش هەیە بە تەواوەتی دەیەوێت ئەو دۆخە بشێوێنێ ڕەنگە زۆر بەو شێوازە گەورەیە نەبێ کە وەک ئێستا گەورە کراوەتەوە و ڕەنگە ئەم حاڵەتە لە چەندین ساڵە هەبوو بێ بەڵام درچی پێ نەکراوە زۆر کەس و کەسایەتی تا ئێستاش کەیسەکانیان بە گومانەوە لە مردنەکانیان ئەڕواندرێت تەنانەت لە ناوچەکانی تری کوردستانیشان نەک هەر لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە بەغدا لە عێراق لە زۆر ناوچە لەوانە تەنانەت لە ئێران لە تەسفیەکردنی بەرامبەرەکانیانە لە ئەم ڕژێمە ئێستا ئێران زۆر شتی لەو بابەتانەی کردووە بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنی سۆسیال میدیا و بەهۆی دەنگ هەڵبڕین هەموو کەس دەتوانێت بە ئاسانی بە سادەی دەنجی خۆی هەڵبڕێت کە هەر زوڵم و زۆرێکی لێ بکرێ ئەوە بۆتە بابەتی سۆسیال میدیا ئەوانە بەڵام وەکوتم پێویستی بەوەیە بەڵێ کاک شێرزاد مەسەلەنەوەی کە پرسیارەکەم گوتم مەسەلەن لە یەکێک لە کاندیدە دەرچۆکان کە کاندیدێکی سەربەخۆیە لە بابل مەسەلەن ئەویش ژارخوار کراوە منداڵەکەی بەدەستێوێتیوانی مەسەلەن بابەتێکی تراژیدیە بە تایبەتی کاندیدە دەرچۆکان ڕەنگەم بەهۆی ئەو سیستەمی هەڵبژارنیان ئەم جۆرە هەڵبژارنە معڕەز بن و یەکەمیان توش بوو مەسەلەن بیندرا کە مناڵێکی گیانی لە دەستدا مناڵێکی تری لە خەستەخانەیە و خێزانەکەی ئەمە بوو بە مەسەلەن هەواڵی گەرمی میدیاکانی عێراق و تەنانەت وڵاتانی دەوروبەریش ئەنی ئەم کولتورە چەند مەترسیدارە ڕووکاتی عێراق و ململانەی سیاسی لە هەرێمی کوردستانیش بەداخەوە ئەم کەلتورە وەک ئاماژەم پێدام ئەم کولتورە زۆر مەترسیدارە گەر بێتەوە بێ بە کللتوریا بێ بە شێوازێک لە شێوازەکان من تاکی دەکەمەوە لەسەرەوەی ئەمە ئیرهاب تۆقاندن یان تیرۆر تۆقاندنی بەرامبەرەکەتە بۆەوەی کە نەتوانێت هەنگاوێک بەرەو ئەو ئاراستەیە بنێ کە بە دڵی نارەکەی نییە بۆ ئەوەیە کە عملی ئەگەر ئەو لێکدانۆمان بۆ ئەوەی ئەو ئەندام پەرلەمانە ئەوە بێ ئەوە بۆ ئەوەیە کەوا هەنگاو نەنێن ئەوانە خۆتان نەزانن لە دوای ئەم لە دوای ئەوەی کەوا لە ئەنجامی خۆپیشاندان هەڵبژاردننی پێشوەخت هاتەکایەوە ئێستا هیوایەکەیە بۆ ئەوەی کەوا پەرلەمانی داهاتوو بتوانێت باشتر بێ لە پەرلەمانی پێشوو بۆیە ڕەنگە ئەمە ئەم جۆرە خەڵکانە کە دەستنیشانەکرێنیان دەیانوێت ئەم کەلتورە بڵاوکەنەوە ئەمە فشارێکە لە هەمان کاتە ئەمە من بە لێکدانەوەی خۆم فشارێکە بۆ سەر فشارێکە لەلایەن ئەوانەی کە معارەزەی ئەم ئەنجامانن بەڕاستی فشارێکی ئەوانە فشارێکی ڕەنگە دەوڵەتێکی ئەقلیمی لە پشتێوە بێ ڕەنگە هێزێکی ناوخۆیی لە پشتێوە بێ بۆ ئەوەی کەوا بەرامبەرەکانیان بێدەنگ بکایە کە بکایان بێ مەرامەکانی خۆی جێبەجێ ئەگەر ئەمە سەرەتایەک بێ بە کەلتورێک لە عێراقدا ڕەنگەی تر کارکردن بە شێوەی ئازاد یا دەنگ هەڵبڕین یا ئەمە جۆرێکە لە سانسۆر بۆ سەر ئازادی تاکە کەسی بۆ سەر پرۆسەی سیاسی بۆ سەر کۆی ئەو مەسەلانە ینی بەڕاستی شتێکی ناخۆشە تاکی دەکەمەوە لەوە پێویستە ئەمە بە هەند وەربژیرێت لە ینی وەکو پەتایەک ئێستا بۆی تەشەنەنەکە ئەم پەتایە یا ڕێگری بکرێت لەم وێستا لەم جۆرە کەلتورە نایەتە ئاراوە پێویستە دادگاکان و دەستگا ئەمنیەکان بە زووترین کات بتوانن ئەم کەیسانە یەکلا بکەنەوە بۆی کەسی تر جورئەت نەکا ئەگە هەر حەزب و لایەن و کەسایەتێک بێ لە هەر ئاستێکی باڵایە بێ لە هەر شوێنێکا بێ بە هیچ پاساوێک نابێ ئەم جەریمەتانە بشاردرێتەوە نەک لەبەرەوەی خاتریەوەی ئەم جەریمەتە دەرحەق بە کەسێک کراوە ئینسانێکە لەبەرەوەی ئەمان نەبێ بە کەلتورێک لەبەرەوەی ببێ بە ڕێگرێک لە بەردەم ئەو دەستگا ئەمنیانەی کەس لە پشتی ئەم مەسەلانەوە لە بەردەم ئەو بۆچوون و تەیارانەی کە لە پشتی ئەم مەسەلانەوە ئەیانەوێ شێوازێک
تۆقاندن و ترساندن دابهێنن بۆ ئەوەی کەواویستی خۆیان سەر بگرێ و بەرە ئەو عقاری ئەیانەوێ بڕوا زیاتر ئەم جۆرە کەلتورانە لە ناو گروپە مافیایەکانە هەبووە ینی ئەگەر ئەمە هەر کەسێ ولایەنێک بێمە گروپێکی مافیایە دوورە لە کەلتوری سیاسی کوردی دوورە لەوەی کەوا ناوی بنەی حزب یا بۆچوونێکی سیاسیە هەر کەسێک بەڵێ کاکشێزاد ئەگەر ڕێمەولات دکتۆر ینی ئەمە گەر ببێتە عادەتێک بۆ لە ناوبردننی نارەکان بۆ ڕکەبەری لەگلاکردنەوە ڕکەبەرێکە مەسەن لەوەی لە کاندیدە دەرچۆکانی مەسەن لەوەی لەگەڵ کاکشێزاد باسم کرد لە بابل ڕووی داوە مەسەلەن هەر کەس ئەوەی بۆ دروست بێ مەسەلەن ڕێگا کرد دۆزرێتەوە تۆ خۆ مەسەلەن ئاو دەخۆیتەوە دەچیتە شوێنێک دەستکی دەرگا دەدەیت دەستدا نازانم توزانم ئەنواع ڕێگا هەیە زۆر ئەمە چمە ترسێک دروستەکە لە ناو کولتوری سیاسی و ململانەی سیاسی عراقی و هەرێمی کوردستاندا تەنانەت لە ئاستی باڵا دەرچوو مەسەلەن ئێستا وەکو کۆرۆنا ئەم ئێوارەیەش یەکێک لە پزیشکەکان ئەڵێ منیش ژار خوار کراوە بێگومان ئێمە چێشە ئەوەیە سەردەم سۆشال میدیاش یانی ئەمەش مەترسیێکی ترە تۆ لە لای حاڵەتێک دەبێ حاڵەتی نەوەتە دیاردە بەڕاستی مەسەلەی ژار خواردنەکە دیاردە نییە لە کوردستان چەند حاڵەتێکە پێشترش هەر بە حاڵەت ڕوویداوە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە کەوتۆتە ناو سۆشال میدیاوە بۆتە ینی قسەکردن لەسەرم بۆتە دیاردا خەڵک لە ماڵ کە لە ماڵەوە دادەنیشی باسی ژار خواردنە بۆتە نوکتە کە دێ ئاوێک دەخۆیتەوە قاوێ دەخۆیتەوە لە شوێنێک دڵنیابین ئەو بخۆینەوە هێشە بەڕاستیەتی تاوان ڕەنگە بچێتە شوێنێک ڕەنگە متمانە بە شوێنەکە نەبێن کێشەی زۆر گەورەی ئەوەیە لە ناو کەلتور زیاتر کەلتور تێکدەدا متمانە لە نێو خەڵک نایڵێ مەترسی بڵاو دەکاتەوە لە ناو خەڵک لە سەردەمێکیش لە غیابی دەسەڵاتی دادوەری لە غیابی حکوومەتیش تا ڕادەیەک غایبە لەم مەسەلانە خەڵکی وشیاری لە ناو کورد زۆر کەمە بەڕاستی لە زەوئی ئەو شتانە بەزعکە زیاتر ئالۆز دەبێت ئەمە هەموو ڕۆژێ دێن قسە لەسەر و بابەتە دەکەین بەڕاستی هەندێکمان بەڵگەمان پێ نییە حکم دەدەین لەسەر مەسەلەکە تۆ حاڵەتێک بووە قسەی لەسەر کراوە بەڵام سیر کە چەند کەناڵی سێبەر هاتووە بە چەند شێوە داڕشتنیان بۆ کردەوە من ئەمڕۆ جۆم لە شتێک بوو یەکێ دەوت ئەمە سکرتێری فلان کەس وای کردووە تر دەوت نازانم ئەوە لەکوێ کاتی خۆی داوت بووە ئەمەیان بۆ تێ کردووە و بەتەخمینێکە و بەڵێ بە تەخمیناتە هەمووشی هۆکارەکەی و ترافیکت زۆر بێ لە وێبسایتەکان و بینەرە زیاد بێ و لایکی فێسبوک و ئەکاونتەکانی تر زیاد بێ یان لەبەرەوە ئێمە ئەگەر ژەهر حاڵەتی ڕوودا بێ ئێستا بەهۆی ئەوە بۆتە دیاردا کە ئەمە بەڕاستی کەلتوری ئێمە زیاتر کرد ئێمە چەند جار هەر لەم بەرنامەی بەڕێز باسی ئەومان کردووە کە کەلتوری کوردی بەرەو مردن دەڕوا کەلتوری متمانە نەمە ڕێز کەم بووتەوە متمانە نەماوە شتە پڕبەهاکە مێدیا و سۆشال مێدیا بەشێکیان مەسەلەن ژەهر دەڕێژن بەڵێ بزەبت یعنی ئەو بەشێ لەو مسەسەلە خراپانەی کە قسەمان لەسەر دەکرد ژەهر بەناو خەڵکدا پەخش دەکەن یعنی ئێستا ئەمەش هاتوۆتە سەر ئێستا ئەو نێتر متمانە نایەڵێت ترس بڵاو دەکاتەوە ئەمانە بابەتی ینی ئەمنی قەومین کاکزانان تۆ لە ئەمنی قەومی دەبێت گەورەترین دەسەڵاتەکانی دەوڵەت بێتە ناو بابەتەکە بەڵام تا ئێستا من ئەوە چەند ماگە باسی ئەو بابەتانە دەگرێت لە کوردستان لە سۆشال میدیا بەڵام فەرموو چ لایەنێکی بەرپرس و ڕسمی داواکاریکیشت قسەی کردووە خەستەخانەیەک قسەی کردووە پەرلەمانێکت قسەی کردووە حکوومەتێکت بە ڕسمی قسەی کردووە لەسەر من نەکردووە لەبەرەوە بێساحبە خەڵک ئێستا من خۆم دیاری دەکەم چۆن باسی مەسەلەی ژەهر خواردن بکەم لە کەلتوری کوردی بۆ نمونە ئەوە من ئەگە وەکو ئەکادیمیەک وجدانم نەبێ وەکو ڕۆژنامەنووسێک وجدانم نەبێ خەڵکێکی جۆم لێ دەگرێت بەڕاستی تاسی لەسەر کۆمەڵ خەڵک دەگرێت جانابیش بە هەمان شێوە لەبەرەوە ئێمە لەم حاڵەتە کە لە غیابی ئەو هەموو شتە وشیارەکە گرنگە بەس تۆ وشیارەکەشن نیانی کە وشیارەکەش نەبێ ئەمەیە وەزعکە زیاتر وێران کردو بەڵام ئێمە ناژبێ هەموو لە بۆ بینەرانی خۆشەویست یانیان قسەیە نابێ ئەمە پێشوەختە بڕیار بدەین لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئەو پرۆسانە چۆنێتی ئەنجامدانی ئەو تاوانانە تۆ تاوانە بەڕاستی تاوانە لە بێتە زۆر تەواوە ینی وەسپێکی زۆر دقیقە یەکێکە لە ئێرهابەکانیان تۆ نەک ئەو چەند کەسێکە بوونەتە قوربانی ئەم ژار خواردنە ئێستا ژمارەیەکی زۆری هاوشێوەی ئەو بابەتانە ئەو کەسە ئەوانەی کە سەرکردایەتین یان بەرپرساریتیان هەیە ئێستا لە خۆیان دەترسن خەڵکی وەکو ئێمەمانانی ژانی تۆ ئەمە وامان لێ دەکەن لە مەسەلەی ئازادی ڕادەربوونیش بەیانی هەندێک قسەیە نەکەین بەڕاستی لەبەر چی لەوەی تۆ دەسێ ئەگە سەردەمێک تا 1-2 ساڵش پێشتە خەڵک بە تەقە و بە تیرۆکردنی گولە لە ناو ماڵەکەی ڕۆژنامەنووس بوو بێت بە چالاکوانی مەدەنی بوو بێت مامۆستا بوو بێت هەتا دوایی نووسەر بوو بێت
بەڵام ئێستا ئەمەی هاتوتە سەریانی تۆ ئەمە کەس پێشی نازانێت دەڵێ فاتحەش بۆ بخوێنین بە کاری خوا ئەمری خوا گورچیلەی وەستا جگەری پەچکەوت دڵی وەستا مێشکی جەڵتە لێدا تەڵام کاریگەری زۆری لەسەر مێشکەیە بە حکومە مێشک زۆر هەستیارە زوو لە مێشک تووشی جەڵتە و وشبوونی نازانم کەبەری یەکتر سڕینەوەیە مەسەلە لە عراقدا چەند قۆناغی بڕێوە چ قۆناغی چۆن زۆر مەسەلەن دەرکەوتوت ئەوەی لە عراق بۆ بەهرەمی کوردستانیشەوە بەڵێ ئەمە هەمان دەزانین لە عێراق بە ڕسمی سڕینەوەی جەسەدی لە مەلیکی عێراقەوە دەست پێ دەکات کە عەبدولکەریم قاسم هاتە سەر حکم هەموو ڕێمیکردن دوایی عەبدولکەریم قاسم خۆی لە 63 بوو چەند بوو خۆی بە هەمان چۆن 58 مەلکی لە سێدارەدا گول لە باران کرد ئەوانیشان گول لە باران کرد دوای ئەوە بەعسیەکان کە هاتنە سەر حکم بە هەمان شێوە چارنووسی ئەوانیش لە ڕێگەی تەقانەوە هێلیکۆپتەرەکەی عەبدوڕەحمان عارب بووە بزانم هەمان تووشی هەمان حاڵەت بووە دوای ئەوە بە جێگیری سەدام کە ئەو کاتە سەر کۆمار بوو ئەحمەد ناوکەی ئەحمەد حەسەن بەکر بەڵێ ئەوش بە نەخۆشی مرد بە نەخۆشی چ نەخۆشیێک حتمما بەو شێوەیە بوو کە وردە پەچی کەوتووە ئەندامەکانی جەستەی دوای ئەوە ئێتە سەدامیشە بە هەمان شێوە بە سزای گەلگەیشت یان لە ڕێگەی دادگاوە یعنی لە تاریخی عێراق تاریخێکی بەڵمێژوێکی زۆر خوێناویە بە ژەهرنەوە زۆربەی بە گول لە باران ینی ڕاستی خەڵکی عێراقیش خەڵکێکی ئەوەیە یان بێ پشووە ئەوانە کە لە دەسەڵات بوون چاوەڕێ وای نەکرد بە ژەهر تحملکەیت و ئەماندوو بنەوە ئێستا چۆتە سەری و بەسەری دادا و گول لە بارانی کردووە یعنی ئەمە بۆتە کەلتورێکی ئەو حکومە دیکتاتۆری و تۆتالیتاریانە هەر لە عێراقیش نا بەڵکو لە زۆر شوێنی تر وەکو ئاماژەم پێدا مەسەلەی ئیتحادی سۆڤێتی یەکێکە لەو نمونانە لە ئەڵمانیا هەر هەبووە لە هەندێک وڵاتی تری ئەمریکای لاتین لە سەردەمی دیکتاتۆریەکان ئەو شتانە هەبووە تەسبیح جەسەدی لە ڕێگەی ژەهر خواردن بێت لە ڕێگەی گول لە بارانکردن بێت هەتا دوایی بەڵام ئەمانە طبعاً پێشینەی کۆنتریشی هەیە لە پێش زاین لە سەردەمی سۆمەریەکانە لە سەردەمی فەرعەونەکانە لە ناوردنی یەکتر هەبووە لە ڕێگەی ژەهر خواردنەوە خۆشیان خۆکوشتن هەبووە لە ڕێگەی ژەهر خواردنەوە زۆر فیلمیشمان لەو بارەوە بینیوە بەڵام ئەم سەردەمە بەڕاستی ئەمە پێمان وا بۆ سەردەمانە هەمووی سەردەمی بەسەر چوو کۆمنتی چ بوو مثلەن ئێستا سەردەمی قەناعەت پێکردن و خزمەتکردی جەماوەرە تۆ خەڵک زۆر ڕاستە ینی تۆ ئەگەر یەکێک بەرامبەرەکەت لە تۆ باشتر بێت ئێستا تۆ لە من باشتر بیت خۆمی شانازی پێوە دەکەم بەڵام منطق نییە من خەڵک بەنابەر مەبەر کارێکی قێزەونانە کە ڕفتارێکی مەترسیدار بەرامبەر جەنابەت بکەم تۆ خەڵک قسەت پێەیە بە قسە خەڵک قەناعەت پێ بکە بە ئیش و کردەوە خەڵک قەناعەت پێ بکە بەڵام ئەمە بۆ ئەم قسانە بۆ چێ دەکەن ئێمە مەسەلەن لە عێراق بۆ نمونەوەی لە پەرلەمانتارەکە ڕوویداوە بڕۆ بۆ پەرلەمانتاری تر هەشتا پەرلەمانتار نیە مەسەلەن کاندیدی دەرچووە بڕۆ بۆ سیاسی تر بەدڵنیایی ئەمە ببێ بە کولتور بەڵێ تۆ دیاردە لە چیەوە دروست دەبێت لە حاڵەتەوە دروست دەبێت کەلتوریش چەند جار دیاردەکە دووبارە دەبێتە بەشێک لە کەلتورەکە دۆ چۆن ئێستا گەندەڵی کاتی خۆی حاڵەت بێ ئێستاوی گەندەڵی نەکە ینی شەرمەزارە وای لێ هاتووە ینی سامارتی خەڵک دەیناسین لە هەندێک مؤسسات زۆریان گەندەڵی دەکەن بۆتە بۆ دیاردا چەند ساڵە پێش تا بوو بە دیاردا ئێستا بوو بە کەلتور ئێستا کەلتورەکەمان پڕە لە گەندەڵی مەسەلەی ژەهر خواردن لە ناوبردنی یەکتر بە هەمان شێوە ئەمە لێ تەطبیق دەبێت اینجا ئەو لە ناوبردنە لە ڕێگەی خواردنەوە بێ زۆر جار تۆ کەسێک دەستگیر دەکەیت ڕەنگە 24 ساعت لە ژوورەوە بەجێ بهێڵێت و بە ناوی تەوقیفکردنەوە هەرچەندە 24 ساعت لا ئێمە نییە کە چووە ژوورەوێتر مەگەر فیل بتێنێتە دەرەوە بەڵام کە چوویتە ژوورەوە یان مەترسی لەوە دەکەێت کە لێوێ ژەهر خواردن بکەن زۆر جار کەسێکی لەگەڵ دادنێن ئەو کەسە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان دەرزێکی لێدا سەر دەرزەکەی ڕەنگە ژاری پێوە بێت ینی تۆ نازانین لە چیەوە تووشی دەبێت ئێمە زۆر جار جەستەی ئینسان هەمومان نەزانی چەند ئاڵۆزە چەند ناسکە زۆر جار بە کەرەستەیشی تیژ کە بەس پیس بێت تووشی ئیرتیهابات و هەوکردنی شوێنەکە دەبێت لێت پیس دەکات تووشی گرانە تا و چەندین ئارازتر لێ دەردەکەوێت لەبەرەوە تۆ وەرە بەرچاوت کە بادەیەکی ئەوە مەترسیدار بێتە ناو جەستت بەدڵنیاییەوە تووشی حاڵەتێکی زۆر خەتەرت دەکات ئەمە بە هەر مەسەلەی ژەهر خواردن نییە بەڕاستی هەندێک لە ئەوروپا ئەمە زۆر ئیشی لەسەر دەکرێت مەسەلەی ئاڵوودەبوون والی دەکەن ئاڵوودە بیت بە بابەتی ئەو مادە بێهۆشکەرەکان والی دەکەن ئاڵوودە بیت زۆر جار کە بڕێکی زیادی دەدەنێ توش دەبێت ئێستا لە هەندێک لە وڵاتەکان هەندێک مادەی تر هەیە من ئەمڕۆ خوێنمەوە بۆ بە دووادەچوونێک بۆ ئەم بابەتە باسی هەندێک مادەی تر دەکات کە لە ئیشی ڕۆژانە بەکاردێ بەڕاستی ئیش ڕۆژانە بەکاردێ ینی بڕێ لەو مادەی دەدەیتە خەڵک
تووشی ینی نەخۆشی دەکەیت ئەو نەخۆشیە ینی وا لێ دەکات دوای فترەیەک تووشی چی دەتوانێت ڕێگری لەم بابەتانە بکرێت لە لێکلاکردنەوەی پرسی سیاسیە لە مثلەن حەسمکردی خەسمات مثلەن لە هەموو ئەوانەی کە لە بەتابەتی لە عێراق وەکوتت قۆناغەکان خوێناوین ململانەی سیاسی حتى لە نێوانی چێتی و پارتی قۆناغەکە خوێناویە بەڵام پێم وانە مەسەلەن کەمتر ئەم دوو هێزەگەیش شوێنە پێش هەموو شتێک کەلتوری دیموکراسی نەبوونی دیموکراسی و ئازادی ڕادەربوونی وەکو پێویست و ئەوانە زۆر زۆر تەوریە بەڕاستی مەسەلەی دیموکراسی ئەوانە بۆ هەمومان تازەیە هەر باسی دیموکراسی دەکەن 30 ساڵ و 30 ساڵەیە بەڵام بیرمان چووە کە دیموکراسی چی و چی نین دیموکراسی یەکێ لە پایەکانی هەڵبژاردنەوە هەمووشمان زانین هەڵبژاردن چۆن بەڕێوە دەچێت و خەڵک بەشداری ناکات کەلتور کە دیموکراسی نەبوو ناتوانێت بە منطق بەعقل قسە لەگەڵ بەرامبەرەکەت بکەیت و قەناعەت پێ بکەیت بەرامبەرەکەت کە لە ئاستی بیرکردنەوە و ئاستی عقلی وەکو تۆ نەبێت یان شتێکیژی کەمتری جیاوازی کەمتر بێت تۆزێک ناتوانێت قەناعەت پێ بکەیت ئێستا سەردەمی پۆپۆلیزمە بەڕاستی ئێستا تۆ وای لێ هاتووە خەڵک بۆی دەرکەوێت هەمووشمان دەبینی ئێستا دەنجی زۆری هێناوە تەنها لەبەر ئەوەی لەگەڵ ئاراستەی جادە دەڕات جنێو دەدا قسەی قۆڕ دەکات ینی بیر دەکاتەوە خەڵک زۆر زاردێ دەڵێ خسە خەڵک چۆن بیر دەکاتەوە خەڵک چۆن چی دەکات بۆ ئێمە جواب بکەین بۆ لەگەڵ ئاراستی خەڵک بڕۆن لەوەی خەڵک چی بوێ چونکە هەمومان دەزانین بە جۆرە انتخاباتی سووەڕی دەکرێت ئەو ناو خەڵکانە دەنگ دێنن لەبەرەوە تۆ لەو حاڵەتەش ئەگەر خەڵک وشیار نەبێت خەڵکێکی تێگەیشتون نەبێت نەخوێندەوار زۆر بێت لە کۆمەلگاکەت ناتوانانی بەرامبەرەکەت قەناعەت بکەین لەم حاڵەتەشدا ئێمە ئیش بەڕاستی ڕۆڵەکان زۆرن ڕۆڵەکان ئەوەیە کە تۆ دەسەڵاتی پێش هەموو شتێک متمانەوە بە دەسەڵاتە بێ ئەمە ماڵوێرانترین چون متمانەوە بە دەسەڵاتیش نییە ئێستا خەریکە بەهۆی سوشال میدیا و متمانەی نێوان خەڵکی نامێنێ لەبەر ئەوە ئێستا کێشەکە زۆر قوڵە من لێرەوە داوا لە دەسەڵاتی دادوەری دەکەم بەڕاستی داواکاری گشتی بە تایبەتی ینی بێتە سەر ئەم خەت لەسەر ئەم بابەتە قسە بکە هەڵوێستیان هەبێت ناکرێ بێدەنگ بن میلەتێک لە مەسەلەی چەند حاڵەتێکەوە خەریکە هەموو تۆقی چووە ینی کەوتۆتە حاڵەتی ترس و دڵە ڕاوچێوە دەسەڵاتی پەرلەمان تۆ پەرلەمان هەیە ناکرێت کە ئەمە مادەم بوو بە بنێشتە خوێشەی سەردەمی خەڵک ناکرێت تۆ لە پەرلەمان بێدەمی لە ئاستی بەڕاستی بابەتی تۆ لاوازتر هەیە قسە لەسەر لە پەرلەمان قسە لەسەر بکەن لە حکوومەت کاکە حکوومەت دەبێت ئیش لەسەر ئەمە بکە بەڕاستی وەزارەتی تەندروستی دەبێت لە ئێستاوە ئامادەکاری نیشان بدا بڵێ ئێمە بە دوواداچوون بۆ ئەو بابەتانە دەکەین کە هەر کەسێک گومانی ئەو شتەی هەیە بابێ فحسی بۆ دەکەین ڕێکاری پێویستی بۆ دەکەین اینجا بە مەسەلەی چارەسەر یعنی تۆ ئەمە ڕاستە ئەمە خۆی کە تاوانێکی گەورەیە بەڵام تۆ ئەمە بڵێن هەر تووشی شتێکی وابووین چارەسەر لە کوردستان نییە بەڕاستە لە ڕووی معنەویشەوە لە ڕووی دەرونیشەوە هەموو لە کوژێش لەبەرەوە کە ئەمە مەترسیەکەی زیاتر دەبێت و چەند هێندە دەبێت لەبەرەوە وەزارەتی تەندروستیش گرنگە لەسەرەوە ئیش بکە بڵێ ئێمە بەڕێ هەوڵ دەدەین لەخوا نەخواستە شتیوە ئەگەر بوش بێ ئێمە چارەسەری بۆ دادێنین لەمە بە دوواداسویش بۆ دەکەین زۆر باشە دکتۆر گفتوگۆ زیاترەکەین کاک شێرزاد سەمەد ینی لە مێژووی عێراقدا لە مێژووی ململانی نێوان هێزوو لایەنە سیاسەکان مەسەلەن شیعە لەگەڵ سونە مەسەلەن سونە کە فترەیەک دەسەڵاتدار بە بەرامبەر بە کورد مثلا قتل عام هەبووە چ جۆرێکیان زۆر جیاواز بووە لە چاو مثلا لە وڵاتانی تر لە چاو لە ناوبردنەکانی تر کە ئەوەندە دڵڕقانە بوو بێت خۆی هەرچەند لەسەر ئەم بابەتە قسە بکەی ڕەنگە خۆشمان ببین بە وەسیلەیەک بۆ بڵاوکردنەوەی ترس و دڵە ڕاوچێ چووکە ئامانز لە ئەم کردەوەیە ئامانز لەم زۆرە کردەوەیە ئەمە داهێنانێکی تازەیە بۆ بڵاوکردنەوەی ترس و دڵە ڕاوچێ بڕوا ناکەم لەمە ترسناکتر هەبوو بێت چونکە ئەمە ئینسان وا لێ کات کە گومان لە کەسە نزیکەکانی خۆی بکات کەسە نزیکەکان هەر کەسێک بن لە دەور و پشتین چونکە تاقە ڕێگە بۆ ژەهرپێدان تەنها کەسە نزیکەکانی ئەوەیە ئەمە ڕەنگە خراپترین بژاردە بێ کە هاتوۆتەکایەوە بەڵام بەداخەوە من ئەمڕۆ دوێنێ ئەو چەند ڕۆژە لەسەر ئەم مەسەلەیە کە ئێستا هەمومان بووینە ببینەری سوسیال میدیا لە مناڵێکی 4 ساڵەوە بگرێت تا ئاگاتە تەمەنی پێشمردن هەموو بەدیار ئەم مەسەلەوە بە شێوازێک تەمەشایەکەن بەشێک بە شێوازێک تەمەشایەکە وەکو شتێکی تەنز ئامێز قسەی لەسەرەکە ئەوەکە من کە ئەو جۆرە کۆمنتانە بینم خەفەتی لێ خۆم بەڕاستی کە کۆمەلگا بیر لەوە نەکاتەوە ئەمە ترسەکەی تاسەندا یان من وەکو کاروان ئاماژەی پێکرد هیچ پەرلەمان هیچ قسەیەکی لەسەر نەکردووە وەزارەتی تەندروستی قسەی لەسەر نەکردو بە شێوەیەک لە شێوەکانی ڕێکارەکان چییە بۆ ئەوە دادگای باڵا و حەقی عام چی لەسەر ئەم مەسەلەیە قسە ئەکات
یا ئاسایشی نیشتیمانی ئەمە تێکدانی ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی هاوڵاتیانە ئاسایشی تاک بە تاکە ئەگەر بۆ نمونەسبەی دەربکەوێشێک لەم کەسایەتیانە ژارەکە لە ڕێگەی خێزانەکەیەوە پێی درابێ بۆ نمونە ئیتر دەبێتە شتێک کە هەموو کەس گومان لە خێزانەکەی خۆی بکە یا ئەگەر لەگەڵ پاسەوانە تایبەتە چەندین ساڵەکەیە کە لەگەڵیا بۆی تر ئەمە گومان و ڕاڕایی کۆمەلگا تێکەدا لە حاڵەتێکی نەفسی خراپایە کە دکتۆر کاروان ئاماژەی بە سەردەمی عەبدولکەریم قاسم و کوشتنی عەبدولکەریم قاسم بەو شێوازانە کرد ئەوانە شێوازێک بوون بە شێوەیەک هەڵبژێردران کە کوشتنێک بوو ینی جۆرێک بوو لە کوشتن و تەسفیەکردن ئەوە عملیەیەک بوو لەگەڵ کۆتایی عملیەکە ئەوە کۆتایی پێهات بەڵام ئەمە شتێکی زۆر ناخۆشە یعنی ئەمە هەر ئەوە نییە تەنها بەرنامەی لەسەر بکرێ و قسەی لەسەر بکرێ ئەبێ بە زووترین کات ئەم مەسەلەیە کۆنتترۆل بکرێ یان ڕێکارەکان بگیرێتە بەر بوو ئەوەی بتوان ئەمە کۆنتترۆل بکەن لە من بیرما چەند ساڵێک پێش ئێستا لە یەکێ لە کۆمەلگاکان پیاوێک بە دەستی ژنەکەی بە بلۆچێک کوژرا بوو بلۆچێکی شەو بلۆچێکی هێنابوو دابی بەسەریا ئەو سەردەمەوە مەترسیەکەوا بڵاو بوو بۆ بەشە لە پیاوەکان یانوت ناو حەوشەکەی خۆمان و سەربان و ئەنەگەڕاو هیچ بلۆچێکمان نەیەشتووە خەممان نەماوە ئەو کاتەش بەو شێوەیە دڵڕاوچەی دروست کرد ینی هەر دیاردەیەک لەم کۆمەلگایە کە ڕوو ئەدا بڵێ هەر دیاردەیەک لەم کۆمەلگایە کە ڕۆدا بێ بە دیاردە بەداخەوە میدیاکان یا سۆسیال میدیا بەگشتی هاندەرن بەشێکی زۆریان هاندەرن بۆ تێکدانی بۆ ڕوخاندنی ورەی تاک ئەم کۆچ و کۆچڕەوەی کە گەنجان ڕوو لە وڵاتانی دەرەوە ئەکەن ئەمە هاندەرەکانیان هەموو ئەو ڕێکخرا و ئەو حیزبە پۆپۆلیستانەیە کە بە هەمیشە لەسەر بارانبارینی ئەمڕۆ کردویانە بە مەسەلەیەکی سیاسی لەسەر ئەو لافاوەی دروست بووە کردویانە بە مەسەلەیەکی سیاسی و بە شێوەی نوکتە و ئەوانە بڵاوی ئەەکەنەوە ئەمە کە دیاردەیەکی سروشتیە و زۆر تەبیعیە ڕەنگە نەقص لە خەدەمات و لەوانە هەبێ بەڵام خۆ لە وڵاتە پێشکەوتۆکانی دنیای لافاو ڕوئەدا خۆ لە هەموو وڵاتێکە مەسەلەی کوشتن مەسەلەی تیرۆرکردن مەسەلەی ژارپێدان و ژار خواردکردن بەڵام دێن نقطەکە ینی مێشێکەکەن بەگامێشێک تەنها بۆ ڕوخاندنی ورەی تاک بە تاشی ئەم کۆمەلگایە تا وای لێ بکەن هەموو شتێکە بەستنەوە بە دەسەڵات یا هەموو شتێکە بەستنەوە من لە بدایەتی قسەکانم باسم کرد ئامانز لەم بڵاوکردنەوە و گەورەکردنەوەی ئەم مەسەلانە سۆسیال میدیایەکە کە میلیشیای چەند کەسانێکن من ناوم ناوە میلیشیای میلیشیای چەند کەسێکن بۆ ئەوەی لە پێناوی ئامانجێکە لە پێناوی بچووکردنەوەی قەزیەکە کە هەیە یا وجودی هەیە یان لە پێناوی ڕێگری لە هەر مەسەلەیەکە بتەوێت بیکەی ئەنی زۆر لەم مەسەلانە خزمەتی کۆمەلگا ناکا بەگشتی بۆیە لێپرسراوانی باڵای ئەم وڵاتە پێویستە بیر بە بەرنامەکانیان ئەوە بێ بۆ هەر دیاردەیەک کاردانەوەیشیان هەبێ بۆ هەر دیاردەیەک لێکۆڵینەوەیشیان هەبێ بۆ هەر دیاردەیەک لەو دیاردە بەڵەکانەی ڕووەدا پەرسەندنی دیاردەی بەڵێ دواسەرنجی دیاردەی مخەدەرات یان ئەوانە هەمووی پێویستی بۆیە دەسەڵات قسەی لەسەر بکە دواسەرنجی خۆتم پێ بڵێ لەو بەرنامەیە دواسەرنج و دواتێبینی خۆت ئەگەر قسەیەکە بێ وەکو پرسیار من نەم کرد بێت دواسەرنجی منەوەیە کە ئەم بابەتە پێویستە لە بابەتێکی میدیاییەوە دەربکرێ بۆ بابەتێکی لێکۆڵینەوە بۆ چارەسەر بۆ گەڕان بە دوای چارەسەر بۆ ڕێگریکردن لەوەی کە دیاردەیەک لەم دیاردەیە تەشەنە بسەنێ یان بچێتە ناو هەموو بچێتە ناو هەموو خێزانەکانەوە کە مەترسی و دڵە ڕاوشێ بڵاو بکات. سپاس کاک شێرزاد دواسەرنجی بە ڕێز دکتۆر ئەگەر من زمینە سازیم نەکردبێ بۆ وتنی قسەیەک لە پرسیارەکانمە وڵای من پێم وایە خۆی کۆمەڵگەکە ئێمە زۆر زار لە سوشال میدیا قسەیەک دەکرێت زۆر ڕاستانی کۆمەڵگەی ئێمە لەبەر هۆکاری نەبوونی کوالیتی کۆنتترۆل و ئەو بێسەروبەری لەو دەواازانی وڵات هەیە جۆرەها ژەهر دەرخواردی ئەم ملەتە دەدرێت ئەمە ئەو خۆراکی کە لە هەندێک لە وڵاتەکانی دراوسەیە کە داخلی کوردستان دەبێ لە ئەوروپا قەدەغە کراوە لەبەر چێ لەبەر ئەو ڕادە زۆرەی بەناوی پێینی کیمیایی و
ژەهری با بڵێن مێرولە و حەشەرات و ئەوانە زیاد لە حەد بەکاردێ لێ قەدەغە کراوە لا ئێمە بەکاردێنرێ من لە ڕۆژانە برادێک باس شتێکی کرد بۆ درێژە پێدەین دکتۆرێکی زانکۆیە وتی هەر لەسەر مەسەلە ژەخبارن وتی ئێمە ئێستا خاچی کوردستان لە هەندێک شوێن بە پیتری شوێنەکانمان لە مەترسی لە ناوچوونە لەبەرچی لەبەرەوەی ئەو بابەتی کە دەهێنن بۆ لە ناوبردننی نەخۆشیەکان وەختە مێشوو لە ئۆشتانێک کە زیانی هەیە وتی کرمی ناو خاکەکەش دەکوژێ لەگەڵی لەبەرچی بڵێ وتی چەند ساڵێشترە خاچی کوردستان لە زۆربەی شوێنەکان وەکو بەردی لێدێ لەبەرەوەی کرمیتیان نامێنێ وتی ئەمەش جۆرێکترە لەگەڵ ئەو پێینێک کە دەدرێتە ئەم باڵێن بەهیم سەوزە و ئەو شتانە بەکاردێ لەبەر ئێمە هەموو دەوروبەرمان ئەوەیە ئەمە هیچ پێویست بە دڵ ڕاوڕێکی ناکە بەڵام پێویستی بەوە هەیە ئێمە تۆزێک چاوەڕێکین تحملی ئەوە بکەین ئەمە پێویستمان بە ئەنجامی ڕسمی هەیە بەڕاستی بۆ ئەم بابەتانە کە ئەنجامی ڕسمی بڵاو کرایەوە ئەو واتەواتی ناو سۆشال میدیاش نامێنێت جگەلەوە ئەمە پێویستە بەڕاستی خەڵک وشار بێت لەو شتانە دەسەڵاتیش بێتە سەرخە لەم بابەتانە هەم کۆنتترۆلی ئەم حاڵەتە ترسناکە بکە هەم کۆنتترۆلی ئەو شتە خراپانش بە کە چەندی ساڵە داخلی هەرێمی کوردستان دەکرێت زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ سپاس دکتۆر هەروەها سپاس بۆ بەڕێز کاک شێرزاد سەمەد چاودێری سیاسی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ